105 ڕۆژە گەڕاوەتەوە بۆ هەڵەبجە بۆ شادبوونەوە بە خێزانەکەی. هەرچەندە لە چاوەڕوانیدا دەژی، بەڵام هیچ کات هێندەی ئێستا دڵی خۆش نەبووە. ئەنجامی پشکنینەکانی یەکلا بووەتەوە و خێزانەکەی دۆزراوەتەوە. ڕوودا و هەندێک زانیاری لەسەر خێزانەکەی دەستکەوتووە. مریەم لە دایک و باوکی تەنها یەکێکیانی ماوە و برایەکیشی هەیە و لە کیمیابارانەکەشدا شەهیدیان هەیە. زۆر هەز دەکەم بە ئالێ خۆم زووترین کاتی شاد بووم، زۆر بێتاقەتە، شەوتە بەیانی خەوم نییە، ئسترابم فرە زیادە، بەڵام زۆر تا ئەن دەقەیەکێ ئین بێ ئالێ خۆم بە خێزانە خۆ چاو بووم بچم بازار جلوی کوردی دەپوشتم خەیات بەرای خۆ ئامادەکەم. تا ئێستا 7 منداڵی ونبووی هەڵەبجەی بە خێزانەکەیان شاد بوونەتەوە و 3 منداڵی دیکەش لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و بانگەشەی ئەوە دەکەن کە خەڵکی هەڵەبجان. گلەیمان ئەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەم کەیسانەی بە گەورەی وەرنەگرتووە و کاری لەسەر نەکردووە و نەیتوانیوە چۆن ئێستا بەڕێوەبەراتێکی تایبەت بە گۆڕە بە کۆمەڵەکان هەیە، بەڕێوەبەراتێکی تایبەت بە زیندانە سیاسیەکان لە وەزارەتی کاروباری شەیدان هەیە، بەڕێوەبەراتێکی تایبەت هەبێ بۆ منداڵە ونبووەکان. 68 خێزانی هەڵەبجەی پشکنین دیئێنەیان ئەنجام داوە و چاوەڕوانی شادبوونەوەن بە 92 منداڵەکەیان کە لە کیمیابارانی شارەکەیاندا لێیان ون بووە. ئێستا لە پارێزگای هەڵەبجە و وەزارەتی شەیدان لیژنەیەکی بەدۆداچوون بۆ منداڵە ونبووەکان پێکهێنراوە. بتوانین لە ڕێگەی ئەم لیژنەوە کاراسانێکی باش بکەین و شتەکە سەریعتر بکەین بۆ ئەوەی کە ئەگەر سستی و لاوازیەکە بوو بێت لە پێشووترا ئێمە وا بکەین نەیهێڵین ئەم مەوزوعە بەس بە تەشکیلکردنی لیژنەیە کۆتایی پێنایەت. ئێمە نووسراومان کردووە بۆ سەروی خۆمان و بۆ وەزارەتی ناخۆ بۆ ئەنجومەنی وەزیران بۆی کە بودجەیەکی تایبەت دابین بکرێت هەتا ئێستا وەڵام نەدراوەتەوە. چاوەڕێ دەکرێت لەم هەفتەیەدا بە ڕەسمی خێزانەکەی مریەم ئاشکرا بکرێت. سووربوونی مریەم بۆ یەکلاکردنەوەی کەیسەکەی هۆکارێکی گرنگ بوو بۆی بگەن بەم ئەنجامەی ئێستا. بەڵام منداڵە ونبووەکانی دیکەی هەڵەبجە و خێزانەکانیشیان تا ئێستا لە چاوەڕوانیدا دەژین و چاوەڕێ ئەوە دەکەن کەیسەکەیان بە جددی وەربگیرێت. ڕێبینیا ڕەحمەت، ڕوودا و هەڵەبجەی شەهید.